پروژه چێکردنا جۆتسایدا لالیشەیە. کار تێدا بەردەوامە. درێژە هیاوی پرۆژەی 1205 مەترن و 270 ڕۆژان بکەوە خزمەتە هەوڵاتیان قەستا پەرستگەها لالیش دەکەن. ئەفجادا بشێوازەکیان دەرزیاری ڕێکوپێک تێدە دروستکردن. لەسەر ڕاستپاردەیە سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانê نێزینگە 700 ملیۆن دینارە ژێرە هاتیە تەرخانکردن. تانوها بترجێ 300 هاتیە جێبەجێکردن. پرۆژێ چێکردنا ڕێکا پەرستگەها لالیش ئەوا کوردیف ڕاستپاردەیان بەرێ سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانێت تێدە جێبەجێکردن بگوژمێ 637 ملیۆن دینارانە درێژیاوی پرۆژەی کیلۆمترە و 205 مترن پشێوەیەکی ئەندازیاری ڕێکوپێک دووساییدا هەموو ڕێنمایان هەندەسی و ئەندازیارین تێدە جێبەجێکردن ئەف پرۆژەیە بۆ هەندێک گرنگە بۆ خۆشکردنا هاتوچۆیە زیارەتکاران و ڕێگا سەرەکیە هاتنە چوونە لالیشێ گەلێک ئاستەنگ لەبەر زیارەتکاران دروست دەکردن. لیاوی پرۆژەی خزمەتگوزاری بگوتنا مجێور و کەسێن خزمەتە لالیش دەکەن وێ مەفای وێ هەبێژ بەرک و خەڵک دەکارە بڕحەتی هاتنە چۆرێ بکێ پشتینوها. ئەف شارعا چێکری ڕاستی گەلەکە مهمە بۆ لالیشا نورانی بۆ ملەتێمە و هەر کەسێکی خلمەتەکێ بکات بۆ ڤیگەلی و لالیشێ مالاوی ئاوا و ئەم نەمنونین و مەڤێت گەلک پرۆژێ تۆسا بۆ گەلی لالیشێ بێ نەکردن و مسپاسیا حکوومەتێت کەین ئەم دەبینین لالیشێ بڕاستی خەڵکێکی گەلک سەردان دکەن و ئەف پرۆژێ ئیرۆکە بێتە جێبەجێکردن کوش هەریکاری حکوومەتە هەرێما کوردستانەیە ئەو ئاریشا مەزن و ئەو ئاستەنگێت نیڤەکە خەلکێ و لالیشێدا ئیرۆکە دێنە چارەسەرکردن بڕاستی ئەس بینم گرنگترین پرۆژە هاتی چێکردن لالیشێدا ئەف پرۆژەیە. حکوومەتە هەرێما کوردستانê دەمێ بترجە ساڵێکیە چەندین پرۆژەی گرنگ لە پەرستگا لالیش ئەنجامداینە ژوبەی خزمەتە ئێزدیان بکەن دە هەموو بواراندا. دیسان چێکردنا ڕێگاشی خان و لالیشێ کەیف خۆشێک لە بایزدیان پەیداکریە و ئێزدی دێنن زمان سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانê خۆ لەوان دکە خۆدان. ماهەر شنگالی کوردستان 24 پەرستگەها لالیش.